بەرەو پۆلی دوازە دەڕۆن، یعنی قۆناغی یازدەتان بڕی وا تەواو بوو ئینشاءڵڵا لە پۆلی دوازدە کە ئێستاوە تازە سەرەتای هەنگاونانتانە پێدەنێنە ناو پۆلی دوازدە. لە پۆلی دوازدە وەکو باسمان کرد و خاڵانەی کە تازە ڕۆیشتین لەسەری و ئاماژەمان پێ کرد پێویستە یعنی بە وردی و بە پلانێکی وردەوە لەگەڵی بڕۆی و هیچ سترێسێک لەسەر خۆت دروست نەکەی. ئێستاش پێم خۆشە ینی ئەگە پرسیارێک شتێکتان هەیە لەسەری بڵێ. مامۆستاگەر بەشدار خولی هاوینی کلێڤەری بکەم پێویستەکە دوای مامۆستای تایبەت بگرم؟ دەست خۆشبی. تەبان پرسیارەکەی زۆر جوانە لەبەر ئەوەی یەکێکە لەو کێشانەی کە زۆر لە قوتابیان دووچار دەبن یان زۆر جار پرسیاری زۆربەی قوتابیانە یان کێشەی بەشێک لە تەڵەبەکانە زۆر جار بەشداری خول دەکات و لە هەمان کات دیسان دەچێتەوە مامۆستا تایبەتیش دەگرێتەوە. ئەمە لە ئامادەی کلێڤەر ئەو گرنگتێ بە تەڵەبە دەدەین لەبەر ئەوەی هەر قوتابێک نیازی وەیە بەشداری ئەو خولەی هاوین بکاتن بە دڵنیاییەوە لە دەرەوەی قوتابخانە پێویستی بە مامۆستای تایبەت نابێت لەبەر چەند خاڵێک. یەک خاڵی یەکەم و گرنگ لە ژێر چاودەری مامۆستایانی دڵسۆز بۆ ئەزمون و خاوەن پلانی وردا دەبێت ئەو بۆشایی لۆ پڕ دەکاتەوە کەواپەنە لە بۆ مامۆستای تایبەت بات. خاڵێکی تر بە دڵنیایەکی زۆرەوە لە خوێن کار دەکەین بگەڕێتەوە قوتابخانە ینی بەشداری چالاکیەکان بکات و هەروەها ڕوبەڕووی هەموو تەحەدیاتێک بێتەوە کە لە پۆلی دوازدە دووچار دەبێت. و خاڵێکی تر فشاری منهەجی پۆلی دوازدەی لەسەر کەم دەبێتەوە وای لێ دەکاتن ئەمەش بە دەرونێکی ئاسوودەتر بگەڕێتەوە ناو ساڵی نوێ خوێندن و بەدەگمەن نەبێت پێویست بە مامۆستای تایبەت نابێت. و خاڵێکی تر ئەوەیە کەوا هەموو ئەو ڕێنماییانە یان هەموو ئەوانان کە لەلای مامۆستایەکی تایبەت دەیخوێنی ئەتو لە خولی هاوینە بە شێوەیەکی منهەجی زۆر تۆکمە فێر دەکرێوی پێویست ناکاتن چیپەنە لە بۆ مامۆستای تایبەت بێت. لە کۆتاییدا کاتە قوتابی لەلای ئێمە لە ئامادەی کلێڤەر بەشداری خولی هاوینی دەکات دەبینێت کە وەڵامی پرسیارەکانی وەردەگرێتەوە هەروەها متمانەی بەخۆی زیاتر دەبێت و لاوازیەکانی بەئێستر دەبێت بناغەیەکی تۆکمەی بەهێزی بۆ دادەڕژرێت هەروەها هەنگاونانی بەرەو بەدەستێنانی بەرزترین نمرە زۆر لە بۆ ئاسان دەکرێتن ئەمە شوالی دەکاتن هەموو ئەو شتانە بەس بێتن کەوا پێویستی بە مامۆستای تایبەت نەبێت.